لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی بەرنامەی پێشەنگبوون کام بەرنامەی 45 کە تاکو ئێستاکە کەوەی ئێستا ڕۆتۆمار دەکەین کە 45 بەرنامەیە تەنها لەسەر بابەتێک کە ئەویش پێشەنگبوونە کە ئەگەر بێت و کورتی بکەینەوە چۆن دەتوانین کەسێکی پێشەنگ دروست بکەین. ئەوەکەی ئێمە ئەو بەرنامەی وەڵامدانەوەی تەنها ئەو پرسیارێ چۆن دەتوانین کەسێکی پێشەنگ دروست بکەین کە سوودی هەبێ بۆ ئاین، سوودی هەبێ بۆ نەتەوە، سوودی هەبێ بۆ خانەوادە، سوودی هەبێ بۆ خودی خۆی، سوودی هەبێ بۆ دەوروبەرەکەی. کامێ دەمانەوە پێشەنگێکی دروست چونکە لەم جینگەی ئێستا کە بەڕاستی بەناوبانگبوون زۆر ئاسان بوو، هەر ئەستێربوون زۆر ئاسان بوو. کەسێک دەتوانێت زۆر بە ماوەیەکی کەمدا ئەگەر بێت و چەند شتێک بکە کە زۆر بە ئاسانی خەڵک هەموو دەیناسی و دەبێتە بەناوبانگ دەبێت. بەڵام ئایا هەموو بەناوبانگ بوونێک دەبتە پێشەنگێکی چاک، لەوانەیە ببتە پێشەنگێکی خراپ. زۆر جار ئێمە تەماشای کە ئەفلامی کە کوردی کە وەکو هەڵسەنگاندن تەماشای دەکەین کە دەبین هەندێکیان کە تەرجمەی لە بۆ هەندی ئەفلامی کە هێندی کردی بەڕاستی هەمووی جوێنێوە بۆی ئەو منداڵە ئەو ئەفلامانە یا ئەو ئەفلیمە کوردیە کە یان ئەو دۆبلاژەی کە کرایە کە بوویتە پێشەنگ بۆ خەڵک، بوویتە پێشەنگ بۆ منداڵ. دەبینی منداڵێک کە تەماشا فلان مان فلان دەکە، مان فلان تەنها قسەکەیانی فشقیاتە، قسەکانی کە جوونێوە، قسەکانی کە تەنها هەندێ بابەتە کە ئەو بابەتانە بەڕاستی کە کاتێک منداڵێک تەماشای دەکە وە دەزانی شتێکی چاکە. دەبینی کەسێک کە ئەم قسانە دەکا کە سمێرێکی گەورەی هەیە، ڕدێنێکی گەورەی یان زەمەدانیەکی لەسەریان قات و ڕیباتێکی لەسەر کە دەبین کە کەسێکی پێگەیشتووە ئەو منداڵش کاتێک دەبینی یوتوبەکەی لەکنە کە ئایپادێکی لەلایە پادێکی لەلایە دەبینی زۆر بە ئاسانی هەڵی دەدات و تەماشایان دەکات و پێ دەکەنی و ئیدیوە دەزانی شتێکی زۆر گرنگە کە دایک و باوکی ئاگای لێنێ کە ئەم کەسە بوویتە پێشەنگ بۆ ئەو منداڵە پێشەنگێکی خراپی لێ دروست دەکا. بۆیە دەڵێن کە پێویستە ئێمە بەڕاستی گرنگی بە پێشەنگەکانی خۆمان بدەین، خاصە ئەو کەسانی کە پێشەنگی چاکە یان بەناوبانگیان بکەین کە کەسێک دەبینی حافظ قورئانە حافظ قورئانە کە دەنگێکی خۆشی هەیە، هەروەها زاکریەکی بەهێزی هەیە، هەروەها دەبینی صحیح بوخاری و مسلم و هەروەها کوتوبی ستەی لەبەرە کە پێویستە ئەم کەسانە بەناوبانگ بکرێن، ئەم کەسانە بکرێنە پێشەنگ، ئەم کەسانە وەی لێ بکەین کە منداڵەکانمان چاوی لێ بکەن، کە گەنجەکانمان چاوی لێ بکەن، نەک کەسێک کە کەسێکی بەڕاستی داڕمایە لە هەموو بەهایەکی جوانی مرۆڤایەتی و هەروە ئیسلامیدا کە خەڵک بە پێشەنگی خۆیان دادەنێن و هەروە باسی دەکەن و هەروە متابعی دەکەن. ئەو دایکی فلانە وەڵی کاکە وەڵی باسی خواردنێ دەکەن، دایکی فلان ئەو بەناوبانگی بۆ ئەوەی بەناوبانگیەکەی دروست کردووە لە بۆ ئەوەی پارە و سامانی بەدەستبێنی، تەنها ڕێکلامێک دەکە، ئەم ڕێکلامە بە دەفتەرێکە یان 2 دەفتەرە کەواتە بەبەستەکەی پێشەنگبوونەکەی بەبەستێکی مادیە، کەواتە هەر شتێکی داوا لە بکەن لە مستەقبلدا لە داهاتوودا هێدی ئینجا ڕای دەچێشنە ناو ئەو زڵکاوەی کە زڵکاوی ڕاگەیاندنی پێدەوترێ کە پیسەکانی ڕاگەیاندن پێدەوترێ. ئەو پیسیان دەبتەوەی ئەو ئینسان دادەماڵی لە هەموو ڕەوشتێکی جوان. بەڕاستی بابەتی ڕاگەیاندن کاتێک کەسێک دەستان ڕاگەیان دەبی زۆر ئاگای لە خۆ بێ کە ڕاگەیاندن دەبتە هۆی ئەوەی بەناوبانگبوون و ئەستێرەبوون و هەروەها لە کاتێکدا و ئینسانە خۆی بزر دەکا لەوانەیە ئەو جەماوەری دەوێت داوای شتی نوێتری لێ دەکا. ئەو جەماوەری ئێستاکەش زۆری جەماوەرێکە بە دوای هەست کەوتووە، بە دوای چێژ کەوتووە، بە دوای غەرائیزەکانی خۆی کەوتووە کە ئینجا چێژەکە لە ڕووی چێژێکی تەماشا دەکە بە چاو چێژ لێوەرگری یان بەجێ چێژ لێوەرگری یان بە لەمس چێژ لێوەرگری ئینجا دەیوێت چێژ وەرگری. کاتێک ئەمەیان بوویتە هۆی ئەوەی کە کۆمەڵە کەسێکی تافه کە کۆمەڵە کەسێکی بێشوناز بتە پێشەنگ بتە ئەستێرەبوون بەناوبانگبوونە. بەڵام ئێمە کاتێک باز دەکەین دەمانەوێت پێشەنگبوونێک دروست بکەین کە بەهای هەبێ کە خاوەن پێیان هەبوو. ئەوش گوتمان 5 بنچینەمان باس کرد کە ئەو بنچینانە کە یەکمان تەواو کردیە کە بنچینە بەها کە گرنگترین شت کە پێویستە کەسێک دەهێوێت بتە ئەستێرە یان بەناوبانگ بێ کە لەسەر بۆ خزمەتکردنی موسڵمانان هەرەوە بتە پێشەنگ
کە پێویستە بەهای هەبێ، بەهای ئیمانی هەبێ، بەهای نەفسی هەبێ، بەهای ڕەوشتی هەبێ، بەهای ئەزمموی هەبێ، بەهای خۆبەخشی هەبێ. لە پاشەوەی بنچینەی دووەم هاتینە سەری گوتمان پێویستە ئەو کەسەی پێشەنگە کە پلانی هەبێ ئەو بوارەی کاری لێ دەکات. هەموو بوارێک بۆ مسلمان دروست نییە کاری لێ بکات، چونکە ئێستا کە پێشەنگ بوون و هەروە بەناوبانگبوون زۆر ئاسانە. هەمزاری باز دەکەم ئەگەر بێت و ئینسان مەبەستی بێ لەم سەردەمە زۆر بە ئاسانی کە بەناوبانگ دەبێ، هەروەها کە خەڵک دەیناسی و هەروە زۆر بە ئاسانی دەتوانی کە بژێوی ژیانی بە واستەی ئەم سۆشیال میدیایە دروست بکەم، بەڵام دەبی لە بوارێک ئیش بکە کە بوارێکە کە بوارێکی ناشەرعیە، کە دەبینی ئێستا کە ئەو بوارە نەشەرعیانە کە خەڵکدا زۆر ڕووی تێکردین. کەسێک دێ باسی دکتۆرە بە هەموو دکتۆراتی خۆی، ینی لە پاش ئەوەی کە 12 ساڵ خوێندیتی، لە پاش ئەوەی دکتۆرای طبی هینە باسی لەو من داوێنی ئافرەت دەکات، باسی داوێنی پیاو دەکات، باسی مەسائلی جنس دەکات کە ئەم بابەتە بەڕاستی ئینسانیش کە بەڕاستی کاتێک جێبیستی ئەم شا دەبێت یعنی بێز لە خۆی دەبتەوە. دەبینیش تەمەشاش دەکەی خەڵک بەلێشاو تەمەشای دەکات و بەلێشاو پرسیاری لێ دەکات. عین زەماوەرەکە زەماوەرێکە کە زمانێک بەدوای غەرائز و چێش کەوتووە. بۆیە دەبینی ئەم زۆرە کەسانش چییە؟ ئەم زۆرە کەسانش کە دەست و باڵایێنێ. بۆیە دەبی ئێمە کە پێشنگبوونێکی جوان دروست بکەین تاکو بتوانین خەڵک هێدی بگەڕێنەوە سەر ئەوەی کە کاکە ئەم کە ئێستاکە بەڕێوەبردننی دنیا کۆمەڵە کەسێکی بابرین تافه کۆمەڵ کەسێکی بێشوناز بەڕێوەی دەبا، بۆیە دەبینین بێشونازەکان و هەروەها ئەم زۆرە کەسانە کە زۆرێک چە گرنجیان پێ دەدێت. باز پلەبەندیمان کرد کە پلەبەندی یەکەم گوتمان نەتەوە کە لە پاش ئەوەی باسی پلەبەندی یەکەم باسی ئاینمان کرد، لە پاش ئەوەی باسی نەتەوەمان کرد، لە پاشە باسی خانەوادەمان کرد کە خودی خۆی ئینسان کە پلەبەندی پلانی بۆ پلەبەندی خودی خۆی هەبی لەوە پاشەوەی دەورەکانی کە ئەم وانێ تایبەتە بە هاوسەنجی پلانمان هەبێ بۆ هاوسەنجی. چۆن پلانمان هەبوو بۆ بوارەکان، چۆن پلانمان هەبوو بۆ ئامانزەکان، چۆن پلانمان هەبوو بۆ پلەبەندی لە ژیاندا، بە هەمان شێوە پلەبەندیمان هەروەها پێویستە هاوسەنجیمان هەبی، پلانی هاوسەنجیمان هەبێت. کاتێک ئینسان تەمەشا خۆی دەکە کە پێک هاتە لە چ کە جەستەیە، ئەم جەستەی کە لاشەیە، هەر لە پاشەوەی کە هۆشێکە و عەقڵێکی هەیە، کە عەقڵێکی هەیە، هەروەها دەرونێکی هەیە، هەروەها دەرونێکی هەیە کە دەرونی هەروە ڕۆحیشی هەیە کە دەبینی چۆن بتوانین هاوسەنجی دروست بکەین. بۆی مەبەستمان لێرە هاوسەنجی، مەبەست لە هاوسەنجی، مەبەست دروستکردنی هاوسەنجیە لە نێوان ئەم پێکهاتانە، پێکهاتەی ڕۆح لەگەر پێکهاتەی عەقڵ، لەگەر پێکهاتەی جەسەد، لەگەر عاتیفە و دەروون و ئەگەر بێت و نەفس بەو شێوەیە پێ بدەین. کەواتە ئێمە هەوێ لە بینی ئەوانە هاوسەنجی دروست بکەین. هاوسەنجی دروست هەر کاتێک یەک لەوانە زاڵ و بەسەر ئەوەکەی تر دەبتە هۆی ئەوەی لاری دروست دەبی. بۆ نمونە ئەگەر بێت و لە بینی ڕۆح و جەسەددا، ڕۆح لەگەر جەسەددا کە ڕۆح پاکە، جەسەدیش پاکە، نانێ دەشێت پاکەن، بەڵام جەسەد حەزی لە غەرائزە، ڕۆحی حەزی لە پاچیە. ئەبینی ئینە نەفسە لە ئەمارەتون بالسوء، بەڵام ڕۆح دەبینی کە بە شێوەیەک لە شێوەکاندا کە هەرچەندە مەبەستی ڕۆح و نەفسدا ئایا یەکشتنیە ئەوە بەڕاستی مە ناچینە ئەو بابەتان ڕۆح چیە و نەفسیە هەیە جیاوازی کردی هەیە هەشە لە عولەمایان گوتە ڕۆح و نەفسدا وەکو یەکە، هەروەها هەمووشیان بەڵگەی قورئانی دەینەوە. کاتێک ئەمە باسی زۆر زاروی باسی زانایان دەکەین، ناوی زانایان دەین ئەو زانایە ئەم شتە دەڵێ، خۆ کاتێک ئەو زانایە ئەم قسەی گوتیە خۆ بەبێ بەڵگە نەیوتیە، بەڵام لەبەرەوەی بەڵگەکان ناینن لە بۆ کورتکردنەوەی بەرنامەکە، بەڵکو هەمویان کە کاتێک ڕەئیەکیان هەیە ئەم ڕەئیە ئەو شتە دروستیان بەو شێوە نییە کە لەو کاتە چیە؟ لەو کاتە کە بەڵگەیەکیان هەیە. هەرێک لەم پێکهاتانە پێویستیان بە چیە؟ ئێمە باز دەکەین ئایا عەقڵ پێویستی بە چیە، جەسەد پێویستی بە چیە، هەروە ڕۆح پێویستی بە چیە، عاتیفە پێویستی بە چیە، هەروە چۆن ئەو پێویستیانەی کە لەنێوە هاوسەنجی لە نێوانیان دروست بکەین. زاروێ ئەگەر بێت و ڕۆح بەسەر جەسەد دازال بوو ئەوە کەسێکی تەنها دەچی کەسێکی متەسەوف و تەنها کە تەسەوف کە شتێکی چاکە، بەڵام مەبەستمان تەسەوفێک کە واز لە دنیا بێنێ، دنیا هەبەیەک زاری ئیهمالی بکە، هیچ گرنگی بە جەستەی خۆی نەدا کە ڕەهبانیەتن ابتەدەعوها کە خوای پەروەردگار کاتێک باسی نەسەڕانیەکان دەکات کە بە شێوەیەک بە دوای ڕەهبانیەت کەوتن و تەنها بە دوای ڕۆحانیەت کەوتن. بەڵام ئەگەر بێت و پێچەوانش بێت تەنها گرنگی بەدەستە بدەی وەکو مادیەت، وەکو دەبینی ئێستا کە گەژیان هەمووی پێک هاتووە لەسەر ئەساسی گرنگی مادیەت، کە هەموو پەیوەرەکان کۆبووینەوە لە مادیەت، کە ئەمەش بە هەمان شێوە کەواتە تۆ ئێمە بە یەک چاو سەیری دنیا نەکەین،
بە یەک چاو سەیری دنیا نەکەین بەڵکو لە چەند ڕوانگەیەک تەمەشا دنیا بکەین لە ڕوانگەیەکی ڕۆحی تەمەشا دنیا بکەن لە ڕوانگەیەکی جەسەدی تەمەشا دنیا بکەین لە ڕوانگەیەکی عەقلی لە ڕوانگەیەکی عاتفی کە لە ڕوانگەیەکی نەفسی و دەرونی تەمەشا ئەم کەونە بکە بۆیە پێشەنگ پێویستە پێشەنگ پلانی هەبی بۆ ئەوەی بتوانانی هاوسەنگێت لە بینی ئەم ئانە دروست بکە هەر کاتێک ئێمە باز دەکەین کە پێویستەکانی لاشە زانەکەی پێویست بەسەر پێویستەکانی تر ئەو پێویستەکانی عەقڵ زانەکەی بەسەر شتەکانی تر بۆیە گەورەی خودی مرۆڤ لە چ بەدیار دەکەوی گەورەی خودی مرۆڤ لە توانایی هاوسەنگی بەدیار دەکەوی کاتێک مرۆڤێک کە توانایی هەیە و تونند و تۆڵە لەو کاتێک کە دەتوانی هاوسەنگی دروست بکە نەک برین گەورەی خودی مرۆڤ لەوە دیار دەکەوی کە لە هەمووان لە پێشترە لەوانەیە و کەسە لە هەمووان پێشتر بی لەو بوارە مادیە لەو بوارەمان بەڵام جانبی ڕوحی جانبی عەقلی جانبی عاتفی جانبی دەرونی هەمووی پشتگوێ خستیان تەنها لە یەک جانبدا کە ئەم کەسە سەرکەوتو ئەوی جانبی مادیە زۆر زار دەبینی کە کەسێک دەبینی کە بازرگانێکی زۆر گەورەیە بە ملیۆنەها بە ملیارەها دۆلاری هەیە بەڵام کاتێک دەبینی لە جانبی تر لە جانبی ڕوحی هیچ لە جانبی ڕوحی کە دەبین کەسێکی کە زۆر دواکەوتووە هەروە کاتێک دەبینی لە جانبی عاتفی کەسێکی زۆر دواکەوتووە هەناتوانی هیچ پەیوەندیەک دروست بکە هەروە لە جانبی نەفسی کە دەرونی بەردەوام شێوە بەڵام لە هەمان کاتیشدا دەبینین لەم زانیبەدا چییە لەم زانیبەدا لە پێش خەڵکە بەڵام ئێمە دەرین خوو گەورەی مرۆڤ لەوەی وەدیا دەکەوێت کە بتوانی هاوسەنگی دروست بکە لەناو ئەلێنێوە ئەو پێکهاتانە گرنگ نییە تۆ ئەمڕۆ لە جانبی مادی زۆر لە پێشی بەڵکو گرنگی لەوەدا تۆ کاتێک لەم زانبی مادی بە پێشی گرنگیش بە زانبی چی بدەیت بە زانبی ڕوحی بدەیت بۆ دەبینین ئێستاکە ئەم دەوڵەتە پێشکەوت و خوازانێک کە خاوەن تەکنۆلۆژی و خاوەن ئەهم ئەسلیحینە لەبەرەوەی زانبی مادی بەسەریان دازاڵە هەموو لێکدانەوەیەکیان چیان نەدا زانبی مادیە پێیان زۆر ئاساییە بێن چەندەها وڵات وێرانکەن خێر و بەرەکاتەکەی ببن هەر هەز بە تەنیوی هەز بەوەی نەکەن کە زوڵمێکیان کرد هەرز بەوەی نەکەن ستەمێکیان کردن کە جانبی مادیەکەوەی لێکردوونە کە جانبی ڕۆحی و جانبی عاتفیان لەلایەن کەسبی کەواتە ئەم جۆرە کەسەتیە هیچ زەمیرێکی نەمایە هیچ ضەمیرێکی نەمایە بۆیە هەر چەندە لە جانبی مادی ئەگەر بێت و سەرکەوتوش بی ئینجا وڵات بی ئینجا ئینسان بی ئینجا ڕێکخراوی بەڵام لە جانبەکانی تردا کە پژوێ خزبی کەواتە ئەم زۆرە ڕێکخراوی ئەم زۆرە کەسە کە نەخسێکی هەیە لاوازێکی هەیە کاتێک دەبینین کە خوای پەروەردگار باز دەکا کە چۆن هاوسەنگی دروست بکەین تا ئێستاکەمە نەچوینە چۆن هاوسەنگی دروست بکەین تەنها گرنگی هاوسەنگی کە کاتێک خوای پەروەردگار باز دەکا وابتغی فيما آتاك الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا كاتێک خوای پەروەردگار وابتغی فيما آتاك الله دار الآخرة ئەو سەرۆت و سامانەی کە بە تۆیدایە کە شتێکی مادیە کە ولا تنصيب نصيبك من الدنيا کە گرنگی ئەو پاروە سەرۆت و سامان بەکاربینە بۆ ئەوەی چییە بۆ ئەوەی ئاخرەتی خۆت بەدەستبینی بەڵام لە هەمان کاتیش ولا تنسى نصيبك من الدنيا هەروەها نصیبی بەشی خۆش لە دنیا بەزێمێنە يك لو شتانك دعاء ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة كاتو تي مقارنة بين سدك بين آخرة كآخرة بس بدزده بجانب روحي بهزبي جانبي كنفسي بهزبي أم بابتانا كتو هاوسنجي دروز بكين لبين آخرته هروها لبين دنيا كدنيا كبيكات يلي تشيج هەروە ئاخرەتیش بەبۆی بەدەستبێنی تۆ واز لەم چێژانە بینی کە خوای پەروەردگار داوای لە تو کردێ کە بازرگانێکی چاک بی هەروەها کە ئەم بابەتانە کە حرامن بەڵام تۆش دەبینی لەم کارانە حەرامی قازانجێکی زۆرت پێ دەبڕی لەو کاتی تۆ مناقەشەی نەفسی خۆت دەکەی ئایا دنیا پێویسترە یا قیامەت کاتە قیامەت بە پێشی خست کەواتە تۆ جانبی ڕێحیت بەهێز بوو جانبی ڕوحیەکەت بەهێز بوو هەروەها کاتێش لە هەمان کاتیشدا کە کاتێک کە غرائزێکی جنسی لە بۆ ئینسانەکە دێ کە لەو کاتێک بیر دەکات و ئەم کارە بکە قیامەتی لە دەست دەچی بەڵام لە دنیاشدا بەڕاستی چێژی لێوە دەگری لەو کاتێ ئەگەر بێت و چێژی دنیای هەڵبژات کەواتە لەو کاتە هاوسەنجی دروست کرد بەڵکو خوای پەروەردگار لە بۆ ئەوی دانێت تۆ بچی چێژی جنسی وەربگری بەڵام بە شێوەیەک لەو شێوانە کە خوای پەروەردگار ڕێگەی پێداوی کە بتوانی زەواجێک شەرعی بکەی هەروە کاتێک تۆ دەتەوێت دەوڵەمەند بی خوای پەروەردگار ڕێگەی پێدایی کە بازرگانیەک کە بازرگانیەکی تەندروست بکەی بۆیە ئەو غەرائزانەی کە خوای پەروەردگار دایتە ئینسان
کە ڕێگری لێ نەگرتیە کە سوودی لێوەرگە بەڵکو و سنووری لە بۆدان نەبتە هۆی ئەوەی زاڵبی بەسەر شتەکانی تر لەناو ببتە پێوەرێکی سەرەکی تۆ بێی بیر و باوەڕ و عەقیدە و هەڵسوکەوت لەسەر ئەساسی ئەم چێژە و ئەم مادیە دروست بکەیت وەکو ئێستا کە دەبینین هەموو دنیا کە ئەم نظامە ئەم ڕێخستنە ئەم نظامی گشتی ئەم ڕژێمە سەرگەی کە لە جیهاندا هەیە نظامێکی مادیە ئیلا ما ڕەحیمە ڕەبی کە تەنها بیرکردنەوەکان لە ڕوانگەیەکی مەسلحەتی دنیەویە مەسلحەتی دنیەویە بۆیە زۆر ئەو کەسانە ئیدعای معنەویەت و ئەخلاقیەت دەکەن مافی مرۆڤ و هەروە مافی ئافرەت و هەروە ئەو بابەتانە تەنها غیطائێکە تەنها بەرگێکە لە بۆی بگەنە مەرامی خۆی مەرامی چێ مەرامی کە مادیت کاتێک دەبینین کە ئەمریکا هاتە ئەفغانستان و هاتە عێراق و بە ناوی چ هات بەناوی هات کە ئێمە داگیرکەرین دەتان گوژی نەخێر بەناوی ئەوەی هات کە ئێمە ڕزگارکەرین ئێمە دەمانەوێت ئێوە ڕزگارکەین لە ستەم لە زۆرداری لەو کەسانی کە دایانەوێت ئێوە بچەوسێنەوە هەروە کاتیش دەبین شۆڕژەکان دروست دەکەن لە وڵاتی موسڵمان بە هەمان شێوە کۆمەڵە کەسێک دێن کە چەندەها دروشمی گەورەیان پێ دەڵێن ئەو دروشمانە بەرزکەنە بۆ خەڵک بە دواتان کە ئینجا خەڵکەکە ئاگیان لەوەی نییە کە هەموو بابەتەکە دەگەڕێتەوە سەرچێ کە سەر ئەوەی کە بە یەک چاو بە کوێرانە تەماشا شتەکان دەکەن لە جوانیبێکی چێ لە جانیبیشی مادی بۆیە کاتێک دەبینی کە خوای پەروەردگار دەڵێ ربنا آتنا فی الدنیا حسنة وفي الآخرة حسنة بە هەمان شێوە ئەمەش دەلالەتی هاوسەنجە کاتێک دەبینی کە سێ هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم بسیار لە ئافرەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن عیبادەت دەکەوت چۆن نایکەوت بە شێوەیەکە بە شێوەیەک نییە بۆیە کاتێک جێبیز دەکەن دەرێن ئێمە بەڕاستی کە ئەنەما ئەو شتانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردی بەکەمیان زانی بەڵام گوتیان وأين نحن من النبي صلى الله عليه وسلم وقد غفر له ما تقدم من ذنبه وما تأخر ئێمە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر پێغەمبەر بەو شێوەی بی کاتێمە دەبی زۆر بەو شێوەی زیاتر بیکەین کاتێک دەبین پێغەمبەر صلی الله عليه وسلم غفر له ما تقدم من ذنبه وما تأخر دەبێمە زۆر بیکەین ئەو پێغەمبەرە هەروە خوای گەورە لێشی خۆش بە ئینجا هەم کارانش دەکا ئێمە دەبی کارەکان زیاتر بکەین بۆ یەکەچیان گوت فأنا أصلي الليل أبدا کەسێک گوتی من تەنها شەو نوێژەکان دەکەم کاتێک ئەو کەس تەنها شەو نوێژ بکە کەواتە مافی ماڵ و منداڵەکەی چییە یا مافی ئافرەتەکەی چییە پشتگوێ دەخا وقال الآخر أنا أصوم الدهر ولا أفطر یەکەش گوتی من تەنها بە ڕۆژی دەبم کەواتە لێرە چێژی خواردن واز لە خواردن و خوانەوە دەینی تەواو خواردن و خوانەوەی زۆر ئیسفادە لێ ناکە وقال الآخر أنا أعتزل النساء واز لە ئافرەت دەینم بە هیچ شێوە ئافرەت نانیم ئەوش هەمان غەریزەیەکە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک هاتوو ئایا قبوڵی کرد کاتێک قبوڵی کرد کە ئەوە ناهاوسەنجیە لە بینی چی لە بینی گرنگیدان بە جانیبی ڕۆحی تۆ زاڵت کردێ بەسەر جەستە و بەسەر عاتیفە و بەسەر عەقلیش بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم أنتم الذي قلتم كذا وكذا پێغەمبەر صلی الله گوتی ئێوە واتان فەرموو واتان گوتیە ئەمما والله إني لأخشاكم الله وأتقاكم له من الأخوة لهموتان لأخوات لپروردگار دەتەسێم لە هەموانیش پارێزبەندی دەکەم لەوانەی کە خوای پەروەردگار حرامی کردی و لەوانەی کە ئەمری پێ کردی دەیکەم لكني أصوم وأفطر ئەمن بە ڕۆژی دەبم و هەروە بە ڕۆژیش نابم وأصلي وأرقد هەروەها نوێژ دەکەم و هەروەها دەژنۆم وأتزوج النساء هەروەها کە ژنیش دێنم کاتەمینی پێغەمبەر صلی الله هاوسەنجی دروست کرد هاوسەنجی ئەصوم وأفطر من بە ڕۆژیش دەبم هەگەنیجی بە جانبی ڕۆحی دەدەم جانبی لاشەش لەبی ناکەم ئەفطر وأصلي دیسان جانبی ڕۆحی بەهێز دەکەم وأرقد هەروەها لەشیشمان لەبی ناک وأتزوج النساء هەروەها لەگەر ئافرەتیشدا کە زەواج دەکەم کە ئەوش کە غەریزەیەکە کە خوای پەروەردگار دایەتە ئینسانی پێویستە بەو شێوەی ئینسان بەکارمی کە خوای پەروەردگار پێدایە سنووری لێ بۆدانە بۆیە ئاخرەکەی دەفە فەمەن ڕەغیب عن سنەتی فەلەیسە منی هەر کەسێک پشت لە سنەتی بکە کەواتە هاوسەنگ بوون لە بینی ئەم پێکهاتانەی کە خوای پەروەردگار بە ئێمەی بەخشیەوە پێویستە هاوسەنجی لە نێوانیان دروست بکەین بۆی بتوانین پێشەنگێک بین کە پێشەنگێک بین لە پێش خەڵکی نەبی تەنها لە یەک شتدا بەڵکو پێشەنگێک بین کە پێشەنگێکی هاوسەنگ بین گرنگجیە بە هەموو پێکهاتەکان بدەین تاکو ئینسانێکی دروست بکەین ئینسانێکی لار دروست نەکەین ئینسانێکی خوار دروست نەکەین ئینسانێکی منحریف دروست نەکەین لەوانەیە لە ڕووی عەقلی منحریف بی یان لەوانەیە لە ڕووی جەستەیی منحریف بی یان لەوانەیە لە ڕووی ڕوحی منحریف بی یان لە ڕووی عاطفی منحریف بی یان لە ڕووی نفسی منحریف بی بە شێوەیەک لە شێوەکان کە کەسێکی سەوی دروست بکەین کەسێکی مستەقیم دروست بکەین کەسێکی هاوسەنگ دروست بکەین ئینشاءڵڵا لە بەرنامەکانی تردا کە باسی گرنگیدان بە ڕۆح هەروەها بە جەستە هەروەها بە عەقڵ و عاتیفە و
نفس ددين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.